یەکێکە لە شارە دەوڵەمەندەکانی عێراق لە ڕووی شوێنەوار و مێژووەوە بۆ هەرکوێ دەڕۆی شوێنەواری کۆن و شارستانێتی لە ناوچووی بە خۆڵدا پۆشراو دەبینیت. ئەم پارێزگایە خاوەنی زیاتر لە 600 شوێنەوارە. ئەوی جێگای داخۆ جێگای پرسیارە تاکو ئێستا نەتوانراوە ئەو ئاسەوارە یاخود ئەو کەلوپورانی کەرکووک هەڵبدرێتەوە کە بەپێی ئەو زانیاریان و داتانی هەیە زیاتر لە 600 شوێنەوار لە شارەکە و لە ئەطرافی شارەکە بوونیان هەیە، بەڵام بەداخەوە نە لەلایەن عێراق و نە لەلایەن هەرێمی کوردستان و نەتوانراوە هەوڵ بدرێت بۆی ئەم شوێنەوارانە هەڵبرێتەوە گەڕان و بەدواداچوون بکرێت بۆ سەرەتای دروستبوونەکەیان و مێژوەکەیان بۆ چ سەدەیەک ئەگەڕێتەوە. ئەوە جێگای داخە چووکە کەرکووکە لەو ڕوانگەیەوە فرامۆش کراوەوە بە هەمان شێوەی کایەکانی دیکەی شارەکە. ڕخنەکان لە سسی هەڵدانەوە و کەمی کنە و پشکنینەکان ڕوو لە فەرمانگەی شوێنەواری کەرکووکە. تاکو ئێستا لە کۆی تەواوی شوێنەوارەکان کنە و پشکنین بۆ کەمتر لە 10 شوێنەوار ئەنجام دراوە. بالنسبة لمحافظة كركوك غنية بالمواقع الأثرية، لدينا ما يقارب ومسجل ومنشور أكثر من زیاتر لە 600 شوێنەواری مێژووی لە سنووری پارێزگای کەرکووک هەیە. تا ئێستاکە کەمتر لە 10 کنە و پشکنین ئەنجام دراوە. ئەمەش بەراورد بە شوێنەوارەکانی کەرکووک زۆر کەمە. ئێمە وەکو فەرمانگەی شوێنەواری کەرکووک چەند پرۆژەیەکی ئەنجامدانی کنە و پشکنینمان ئامادەیە، بەڵام بۆ ئەمە پێویستمان بە بودجە و کەلوپەل و هاوکاری فەرمانگەکانی دیکەش هەیە. بەپی زانیاریەکان بەشێک لە شوێنەوارەکانی کەرکووک مێژوەکەیان بۆ 4500 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. ئەگەر کنە و پشکنینی وردیش بۆ شوێنەوارەکانی کەرکووک ئەنجام بدرێت، لاپەڕەکانی مێژووی کەرکووک و ناوچەکە زانیاری نوێ و نەبیسترا و تۆمار دەکەن. کەڕۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.